خۆشەویستان هەر کەسێک لە ئێمە بگریت کۆمەڵێک خۆشەویست و ئازیزمان لەدەست داوە، خوای گەورە میهرەبان لێیان خۆش بێت. بۆیە پێویستە ئەمڕۆ باسی ئەوە بکەین ئەوانەی کە لە دەستمان داون لە ئازیزان و خۆشەویستانمان لە دوعای خێر بێبەشیان نەکەین. خوای گەورە میهرەبان مەدحی ئەو کەسانە دەکات کە لە دوای سەحابەوە دێن. دفرمي والذين جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان. أواني كالدواي صحابة كان ودين رضا ورحمتي خوان لبيت دلين خواه جان لأيم خوش با ولو براو خوش كانش من خوش با كالبيش ايمو با إيمان روشتونا كواتا إنساني إيمان دار دەبێت دوعای خێر بۆ مردوەکان بکات، چی پیاوە چی ئافرەتە. بەردەوام بڵێ خوای گیان لە ئێمە خۆش بە وەلو خوشک و برایانێشمان خۆش بە کە لە پێش ئێمە و بە ئیمان مردوون. ئامین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ دوعای موسڵمان بۆ براو خوشکی موسڵمانی خۆی قبوڵە. ئەوەی کە زیندووە دوعا قبوڵە بۆی بکەی، ئەوەشی کە مردووە دوعا قبوڵە بۆی بکەی. ئیمامی سوفیانی کوڕی عوەینە ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ هەروەکو چۆن مردووەکان چەندی پێویستیان بە دوعای خێری ئێمەیە. مردووەکان ئەوەی کە مردوونە خوا لێیان خۆش بێت. ئێمە کە زیندوین چەندە پێویستمان بە خواردن و خواردنەوەیە، ڕۆژانە دەبێ بخۆین و بخۆینەوە. مردووەکانمان زۆر زیاتر پێویستیان بە دوعای خێری ئێمەیە. بۆیە لە دوعاکانمان لە بیریان نەکەین، چونکە ئێمە نازانین حاڵی ئەوان چۆنە. ئێمە نازانین حاڵیان چۆنە، بەس خوا دەزانێت. ڕاستەکەی کۆمەڵێ خەو دەبینی ئینشەڵڵا مای دڵخۆشیە بۆ ئێمە، بەڵام حاڵیان نازانین چۆنە. ئەوان زۆر پێویستیان بە ئێمە، دوعای خێریان بۆ بکەین. بۆیە قەت لە بیریان مەکەن، وەفاتان هەبێ بەرامبەر بە مردووەکانتان لە سەجدەدا لە دوعاکانتانە لە بیریان مەکەن. بەردەوام بڵێ خوای لێیان خۆشمە، تایبەتی دایک و باوکتە کەسێکی ئازیزت لەدەست داوە، بەردەوام بڵێ خوای لە دایک و باوکم لە فڵان کەس خۆش بێ. لە بیریان مەکەن، چونکە ئێمە نازانی حاڵی ئەوان چۆنە، بەس دڵنیای پێویستیان بە دوعای خێری ئێمە. بێ وەفاترین مرۆڤ ئەو مرۆڤەیە کەسە خۆشەویستەکانی خۆی لەبیر دەکات لە دوعاکانی تر. دوعاکانی ئێمە بۆ مردووەکانمان دایک و باوکمان بە تایبەتی خوا لێیان خۆش بێ، ئەوانەی کە مردوونە سود و قازانجی زۆری هەیە بۆیان و هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی پلەپایان لە بەهەشتە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ إن الرجل لترفع درجته في الجنة فيقول أنى لهذا فيقال باستغفار ولدك لك. لە بەهەشتا دایک و باوک پلەی بەرزە بێتەوە، دەرەجەی بەرزە بێتەوە. دەڵێ خوای پەروەردگار ئەم پلەپایە کە بە منت بەخشیوە شایستەی من نییە، چونکە کردەوەکانی من لەم ئاستەدا نییە، کردەوەکانی من لە فڵان ئاستایە، بەڵام بۆچی ئەوەندە منت بەرز کردوێتەوە؟ پێی دەوترێ لەبەر ئەوەی مناڵەکانە دوعای خێرت بۆ دەکرد. پێت خۆشە دایک و باوکت نەنک و داپیرت پلەپایان بەرز بێتەوە؟ دوعای خێریان بۆ بکە. بەردەوام بڵێ خوای لە دایک و باوکم خۆش بە، خوای لە نەنک و باپیرم خۆش بە، خوای لە فڵان و فڵان خۆش بە، چونکە هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی پلەپایی ئەوان لە بەهەشتا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەو وەلەد صالح يدعو له. ئینسان کە مرد کردەوەکانی قەتعا بێ، کۆتایی پێ دێ، ئیلا مەگەر کەسێک مناڵێکی چاکی هەبێ، کوڕ بێ یا کچ چاک بێ، دوعای خێر بە دایک و باوک بکە، ئەوە نابچڕێ. جا پێتان خۆشە دایک و باوکتان کردەوەکانیان بپچڕێ؟ مرۆڤی بێوەفا پێی خۆشە، مرۆڤی بەوەفا پێی خۆش نییە. دەیبیسەلمێنە کە تۆ ساڵح و چاکی دایک و باوکت لەبیر ناکەی، پێت خۆشە پلەپای بەرز بێ، بەردەوام بڵێ رب اغفر لي ولوالدي، خوایە لە خۆم و دایک و باوکم خۆش بە. ئەوەی کە زیندوە دایک و باوکیەوەشی کە مردووە، چونکە ئەگەر زیندوش بێ دڵنیا بە ڕۆژێکی بێ لەدەستێ دێت. کەواتە لە بیریان مەکەن، چونکە ئەوان زۆر پێویستیان بە دوعای خێری ئێمە. ئیمامی ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ أفضل شيء يفعله الأحياء للأموات الدعاء. باشترين شتێک
لە هەموو خێرێ چاکترە کە زیندوەکان بۆ مردوەکانی بکەن دوعای خێر. وەڵا دوعای خێر لە هەموو شتێ باشترە بۆ مردوەکان. وەڵی بڵێ خوای لە دایکم خۆش بە، لە باوکم خۆش بە، ئەوە ئیسفادەی بۆ مردوو هەیە، نەک چی تەعزیە بۆ دابنی. تەعزیە بەس گوناه و تاوان، ئەوەی کە ئەمڕۆ هەیە. یەک خێرت بۆ نانووسێ غەیری گوناه و تاوان نەبێت. چونکە تۆ شتێک دەکەی تەعزیە بۆ کەسێک دادەنێ، بۆ پێغەمبەری خوا سەڵسەڵەم، بۆ سەحابە و پیاوچاکاندا نەنراوە، کەواتە بەتەمای خێری تەعزیەمان بەتەما بە قورئان فڕۆش باوکو دایکت قاتە بەهەشتەوە. ئەوانە قورئان فڕۆشن، ئەوانە خێر و چاکە دەست خۆیان ناکەوێت، ئەبێت چی بۆ مردوی فەقیر بنێرن. وەکو ئیمام شافعی دەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ. کەواتە لە بیریان مەکە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم کاتێکە لە دفنکردنی لە شاردنەوەی مردوو تەواو ئەبوون، مردوەکەیان ئەشاردەوە، خۆڵیان دەکرد بەسەریدا، دەیفەرموو استغفروا لأخيكم وسلوا له التثبيت فإنه الآن يسأل. دەیفەرموو دوعای خێر بۆ براکەتان بکەن، خوشکەکەش بە هەمان شێوە داوا بکەن لە خوای گەورە میهرەبان زمانی فەسیح و پاراوکە بۆ جوابدانەوەی مەلایکەکان بۆ پرسیارەکانی ناوگۆڕ، چونکە ئێستا پرسیاری لێ ئەکرێ، ئێستا پرسیاری لێ ئەکرێ. ئەگەر بێت و دوعای خێر سوودی نەبێ بۆ مردوو، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نافەرمێ ئێستا ئێوە دوعای خێری بۆ بکەن. کەواتە بەپێم حەدیثە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جاری وهەیە بەهۆی دوعاکانی ئێمەوە لەسەر گۆڕەکە خوای گەورە زمانی ئەو ئینسانە فەسیح و پاراو دەکات، بەهۆی دوعاکانی ئێمەوە سوودی هەیە. بڵێن هەمووتان بڵێن خوایە زمانی فڵان کەس پاراوکەی بتوانێت پرسیارەکەی ناوگۆڕ جواب داتەوە. کەواتە دوعای خێر بۆ مردوو باشترین شتە، باشترین دیاریە. بەڵێ ئیمامی ئەحمەدی کوڕی عەلی ئەلمەقریزی ڕەحمەتی خوای لێبێ کە زانایەکی مێژووناسە، پیاوچاکێک بوو، دەفەرمێ خێزانم گەنج بوو وەفاتی کرد، هەر بە گەنجی مرد، ڕەحمەتی خوای لێبێ. خێزانم هاتە خەو، بەس بەردەوام دوعای خێر بۆ کرد. حتا لە تاریخ کاتێک کە تاریخ و مێژووی نووسێتەوە باس پیاوچاکان دەکا خێزانی خۆشی ژیانی بۆ خێزانی خۆشی نووسێتەوە، ئەوەندە بە وەفا بوو بەرامبەر بە خێزانی. دەفەرمی خێزانم هاتە خەوم، وتم ئەی دایکی محەممەد حاڵت چۆنە، وەزعت چۆنە؟ ئەو دوعایی کە من بۆتە نێرم ڕۆژانە من دوعای خێرت بۆ ئەکەم، دوعاکانت پێگا؟ فەرمی بەڵێ هەموو ڕۆژێ هاوسەرە خۆشەویستەکەم، هەموو ڕۆژێ دوعاکانی تۆ بە من دەکات، هەدیەکان و دیاریەکانی تۆ ئەگات بە من. دەستی کرد بە گریان، وتی خۆت ئەزانی من عاجزم، ناتوانم، عاجز واتە بێت دەسەڵاتم، ناتوانم پاداشتی چاکەکانی تۆ بدەمەوە، بەس وەڵڵاهی دوعاکانت هەموو ڕۆژێ بە من دەکات، هەموو ڕۆژێ ئەو دیاریانەی تۆ دەگات بە من. ئیمامی ئەبوو قیلابە دەفەرمێ کە تابعینە، ئەفەرمێ مردووە پێمی وت لە خەودا واللهی دوعاکانی ئێوە وەکو شاخێک نور بۆ ئێمە دێت، بەردەوام دوعاکانتان بۆ ئێمە دێت، بۆیە لە بیریان مەکەن، بێوەفا مەبن بەرامبەر بە مردوەکانتان، بەردەوام بڵێن خوای لیان خۆش بێ. بە ڕێگادا شەرنی ئیلا لە مزگەوتا بی، لەناو سیارایی، لە ڕێگا و بانای پاڵ کەوتووی لە ماڵەوە، خەریکاتەوە بخەوی، خەریکی ئیش و کاری بڵێ خوای لە فڵان کەس فڵان کەس خۆش بێ. ئیلا مەرج نێ دەستنوێژت دەبێت، دوعای خێر دەستنوێژت دەبێ باشە، بەس نێژبێ ئاساییە، بەردەوام بڵێ خوای لە مردوەکانمان خۆش بێ، چونکە وەڵڵاهی هەدیەکانمان دیاریەکانمان دەڕوا بۆیان. ئەوە باشترین چاکەی کە ئێمە لەگەڵ ئێوانە ئەکەین، چونکە هیچ منەتێکمان ڕیایەکمان بە مردوەکان نییە. ئەو نییە زیندوو من کاکە دوعای خێری بۆ شتێک داتێ، منەتی تیان نییە، ڕیای تیان نییە، ماساوی تیان نییە، بە دڵ بە ئیخلاص دوعایان بۆ دەکەی، چونکە ئیشت پێیان نییە، مردوونە، لە تەمانی پاداشت بدەنەوە. بۆیە لە بیریان مەکەن ئینشاءڵڵا. یا ربی خوای لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوای گە مردوەکانمان بە بەهەشتی پانوبەرین شاتی، لە ئاگری دۆزەخ بەدووریان کە یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوش إنسان نوێژی جەنازە دەکەین ئێمە، نوێژی جەنازە دانراوە بۆچی؟ بۆی دوعای خێری تایە بۆ مردوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێت هەر مسلمانێک بمرێت 100 نەفەر نوێژی لەسەر بکەن،
ئەو کەسانە لەو کەسانە من شەریک بۆ خوا بڕیار مەدەن 100 نەفەر نوێژی لەسەر بکەن هەموویان بڵێن خوایە لە فڵان کەس خۆش بە خوای گەورە ئەو کەسە ئەو 100 نەفەرە دەکاتە تکاکار و شەفاعەتکار بۆ ئەو مردووە لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ ما من رجل يصلي عليه 100 إلا غفر له هەر مسلمانێک 100 نەفەر نوێژی لەسەر بکەن ئیلا خوا لێی خۆش دەبێت ئەگە 200,000 بێ ئەوە زۆر زیاتر کەواتە مردوو پێویستی بە دوعای خێری ئێمەیە با فێ دوعای نوێژی جەنازە بین شەرمە ئێمە نازانین داسێ دوعای خێر بۆ مردوو بکەین بەڵام چەندها گۆرانیمان لەبەرە چەندها شێعرمان لەبەرە دوعای خێر بۆ مردوو زۆر گرنگە دوعای خێر هۆکارێکە بۆی کە ئەو مردوو خوا لێی خۆش بێ بۆیە هەر کەسێک 100 نەفەر ئەگەر زیاتریش بێ نیعمەت نوێژی لەسەر بکەن خوای گەورە بە مردوو خۆش دەبێت کەواتە دوعای خێر ئەوەندە گەورەیە هۆکارێکە بۆی ئینسان لە ناخۆشی و ناڕەحەتی قیامەت ڕزگاری بێ هۆکارێکە بۆی کە خوای گەورە مردووەکە بخاتە بەهەشتەوە لە جانم ڕزگاری کات بۆیە بەدڵ دوعای خێر بۆ مردوو بکەن کاتێک کە مردوو نوێژی جەنازەی لەسەر دەکەن کەواتە ئەگەر دوعاکردن سوودی نەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئێمە نافەرمێ نوێژی جەنازە بکەن و دوعای خێر بۆ مردووەکانتان بکەن بێوەفامە بن بەرامبەر بە مردووەکانتان خوشويستي خواه صلى الله عليه وسلم لحديثك صحيح جامع صغيرة دفرمي من استغفر للمؤمنين والمؤمنات كتب الله له بكل مؤمن ومؤمنة حسنة هر کەسێک داوای لێ خۆشبوو بۆ مردوەکان کا بۆ زیندوەکان کا بۆ هەموو ئینسانێکی باوەڕداری نێر و مێ زیندوو بێ یان مردوو بێ هەر کەسێک دوعای خێریان بۆ بکە بۆ ژن و پیاوی مسلمانانی زیندوش بە هەمان شێوە مردوش خوای گەورە بە ژمارەی ئەو ئیماندارانە خێر و چاکت بۆ نووسێ واتە ئەگەر دوعای خێرکەی ئەگەر 10 ملیار مسلمان هەبێ بە زیندوو بە مردووەوە 10 ملیار بێ خوای گەورە 10 ملیار خێر و چاکە بۆ نووسێ ئەگەر 20 ملیار مسلمان هەبێ لەسەر زەویاک ئەوەی کە زیندووە و مردووە بڵێ خوای لە هەموو مردوەکان و لە هەموو ئیماندارانی ژن و پیاو خۆش بە خوای گەورە بە ژمارەی ئەو مردوانە و زیندوانە چی خێر و چاکت بۆ دەنووسێ بوي هم جمعين كمان خوشة كاتب دلين اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات بأميد إن شاء الله حديث ما مقريته أم دعاء بردوام بيقول واتخواي قال لها مو زندو مردوكي جنون بياو خوش بأوانيك زندو وانيك مردون بجماريج أوان خواي قال بحد نفر خير وشاكيك بدرس أوان ده مهمة دعاء خير ومردوكي چونك أوان هدي إيمة دياري إيمة بو أوان بردوام بعد دعاء خير يا بوبكي إن شاء الله چونك والله زاناني بياوشاك دفرمون دعاء خيري إيوي زندو بو مردو كان وكو دياري ويا بو زندو كان أكسك دياريك من دادا چني بما خوشتا فلانكس دياريكي بما بخش مردو كان زوزو لوز دياتر دليان بدعاء كاني إيمة خوش بدعاء كاني إيمة دل خوش دبن بدعاء كاني إيمة بختور دبن بۆیە لە بیریان مەکەن بەردەوام بڵێ خوای لە هەموو باوەڕدارێکی زیندوو مردوو ژن و پیاو خۆش بە ئەو کاتە خوای گەورە پاداشتێکی زۆر گەورە دەداتن بە ڕۆژانە وەڵڵاهی دەتوانین دەیەها ملیار چاکە دەست خۆت بخەیت لە بیریان مەکەن ئینشاءڵڵا لە حەدیثێکی صحیح مسلیم داهاتووە دایکی ئیمانداران عایشە ڕەزای خوای دەبێت حەدیثێکی درێژە من تۆزێکی باز دەکەم ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوێک لە شەوەکان لای من بوو درەنگانی شەو خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم وای زانی من خەوتومە هەستی کرد من خەوتومە بەڵام نەخەوتم خۆم کرد خەوتوم بزانم تەمای چییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ بە سووکی دەرچوو لەسەر جێگاک شەوە درەنگە خەڵخەوتووە ئەفەرمێ منی شوێنی کەوت و وازانی بەلای خێزانەکانی ترێ چێت بەڵام مەسەلەکە ئەوە نییە دەفەرمێ ڕۆشتە ناو گۆڕستانی بەقیعەوە ئاوا سێجا دەستی بەرز کردەوە دوعای خێری دوعای خێری زۆری بۆ مردوەکان کرد بۆ ئەهلی بەقیع ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت ئەفەرمێ دوایەوە گەڕامەوە لە پێش ئەوە گەڕامەوە بەس پێغەمبەری خوا زانی من مراقەبە یەکەم بە دوایەوە دەفەرمێ جوبرەئیل هات بۆ لام بە عایشەی فەرموو ئەی عایشە جوبرەئیل هات بەلام سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ فەرمووی خوای گەورە فەرمانی پێت کردووە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم شەوە بڕۆی بۆ گۆڕستانی بەقیع دوعای خێریان بۆ بکەی
خی گەورە لە ئاسمانەوە جبرەیلی نادۆ سەلامی خوای لەسەر بێ بۆ سەر زەوی بڕۆ بە پێغەمبەری خوا بڵێ صلی الله عليه وسلم با بڕۆ دوعای خێر بۆ ئەهلی بەقیع بکات بۆی دوعای خێری بۆ بکات کەواتە دوعای خێر ئەوەندە گرنگە بۆ مردوو بەکەمی مەزانە مەڕۆ سەر قەبرێک الفاتحة فاتحة بۆ مردوو ئیسفادەی نییە فاتحة بۆ ناو نوێژە هەزار جا بڵێ الفاتحة یە خێرت دەست ناکەوێت بۆ باسی قەبرستان و تەعزیەکە نەکاتەکانت بۆ خۆ دانیشتە فاتحة خوێنی بۆ خۆت بەڵام دوعای خێر بۆ مردوو ئیسفادە هەیە باشە ئەگەر فاتحة چاکە بۆ مردوو بۆ پێغەمبەری خوا نێکە ساڵ سەلەم بۆ سەحابە نیکە تۆ لەوان متەقیتری ئەو کەسەی کە ئەڵێ شەرعیە لەو عاقڵتر و ڕاستترە نا وەڵڵا حاشا شتیوان نییە بۆی ئەوەی کە ئیسفادەی بۆ مردوو هەیە دوعای خێری بۆ بکەیت ئیتر دەست بەرز دەکەیت و دەست بەرز ناکەیت و کێشە نییە گرنگ ئەوەیە دوعای خێر بۆ مردووەکان بکەیت ئەو تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شەوە دەرئەچێتە دەرەوە بە فەرمانی خوا دوعای خێر بۆ ئەهلی بەقیع بکات بۆ مردووەکان کاکەواتە سوودی زۆری هەیە دوعای خێر بۆ مردووەکان ئەزای پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ کاتێک کە بانگی دا بڵێن ئەو دوعایە بخوێنن اللهم رب هذه الدعوة التامة على دعاء إما دلين شيء آتي محمدا الوسيلة والفضيلة أو دعاء يعني شيء واتخوايا جان لو باي وسيلة وفضيلة كبرسترين بلاي باي بهشتا لبهشتا لو شو أنا برسترني خوشتني يا غمري خواه فرمي صلى الله عليه وسلم أو بلو باي برزخ خواي قورا داينا وسيلة وفضيلة بو يك عبدي خوي داينا بو عبدي كي خوي أميتم هاي أو عبدا من بب چونك لبهشتا لو خوشتني دا فرمي دعاي خير بوبكن بپارێنەوە لە خوای گەورە کە من ئەو کەسە بمڕۆمە ئەو شوێنە بێگومانە پێغەمبەری پێغەمبەری خوایە فاسەدە ئەهاسەی کە ئەفەرمێ دوعای خێر بۆ من کەن ئەی قورب بەسەر من و تۆی تاوانبار چۆن پێویستمان بە دوعای خێری خەڵق نییە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ سەڵاواتم لەسەر بدەن واتە دوعای خێرم بۆ کەواتە دوعای خێر بۆ مردوو زۆر گرنگە ئێمە دەڵێن خوای گیان وەسیلە و فەضیلە ببەخشە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ ئەم دوعایم بۆ بکا حلت له الشفاعة يوم القيامة لقيامة شفاعتي من بوكس حلال ده شفاعتي بودا كم شنك دعاء بوم كدو خواي جورا أو شو نبي بخشي كواتا دعاء خير جرينجا ما له فرانكس بياو تشاك ودعاء خير يناوي خوله بيغمري خواص عصام تشاف بياو تشاك تنية حد شي نبي هيش كسر كواتا لك وتايدا ضليم مردو كان من بالبيت نكين بوفانا بين برانبريان بوفا بين برانبريان همو كاتێکیش بە تایبەتی دایک و باوکمان قەت لەبیر نەکەین زیندووە یا مردووە هەموو کاتێک بڵێن ربی اغفر لي ولوالدي خوایە لە خۆم و دایک و باوکم خۆش بکە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعة يا ربي خوايا لقناهي دايك باوك مردو كان من خوش بي يا ربي خوايا مردو كان من ببهشتي فانو بدين شاكي لآقري دو زخرة دوريان كي يا ربي خوايا أو دعاني إيما ديكين بكا بمردو كان من خوايا مردو كان من دل خوش كي بختور كي يا رب العالمين لنا خوشينا راحتي ناوغور قبر قيام بدنيا كي يا رب العالمين خوايا ئێمە کۆمەڵی ئازیزمان لەدەست داوە لە ناو گۆڕدات خوای لێیان خۆش بێ خوای دەرگاکانی بەهەشتیان لەسەر بکەرەوە دەرگاکانی دۆزەخیان لەسەر دابخە یا رب العالمین خوای گیان ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی ئەوانەی کێشە و مشکیلانەی خوای بۆیان حەلقی بۆیان ئاسان کەی یا ربی خوای هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی لە شەڕی زاڵمەکان و تاوان باركان بدون ما نكي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين